کۆبوونەوەی پارتی و یەکەتی کۆتایی هات. ئەمڕۆ چوارشەمە 26 دوای 2025 شاندا باڵەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکەتی نیشتمانی کوردستان لا پیرمام سەبارەت بە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم کۆبوونەوە و گفتوگۆیان کرد. کۆبوونەوەکە کاتژمێر 11 سەر لە بەیانی ئەمڕۆ دەستی پێکرد و دوای نزیکەی 3 کاتژمێر کۆتایی هات. لەو کۆبوونەوەیەدا هەردوو لایەنی یەکەتی و پارتی لەسەر ڕەشنووسە هاوبەشەکەی نێوانیان قسەیان کرد کە بڕیارە بکرێتە بنەمای حکوومەت هەر لەم بارەیەوە سەرچاوێکی نزیک لە کۆبوونەوەکە بە تیواری ڕاگەیان شاندەکانی هەردوو لای یەکەتی و پارتی بڕیاریان لەسەر ڕەشنووسەکە داوە. ئەو ڕەشنووسە نۆ بابەتی جۆراوجۆر و جیاواز لەخۆ دەگرێت کە لەسەر وەرگرتن و دابەشکردنی پۆستە حکوومیەکانە لە کابینە نوێەکەدا، چۆنیەتی کارکردن و داهاتووی هەرێم و چەند تەوەرێکی دیکەی پەیوەندیدار. سەرچاوەکە وتیشی پارتی و یەکەتی بە ڕێژەیەکی باش و بەرچاو لە یەکتر نزیک بوونەتەوە. کارنامەکە نیشان بە هێزە لە پێشوو، بۆیە دەیانەوێت بە شێوەیەکی جددی کار لەسەر ڕەشنووسەکە بکەن بۆ ئەوەی بتوانن حکوومەتێکی کارامە پێکبهێنن. جێگای ئاماژەیە کە دوای تەواوبوونی کۆبوونەوەکە تاوەکو ئێستا نە پارتی و نە یەکەتی لەسەر ناوەڕۆکی کۆبوونەوەکەیان هیچ زانیاریەکیان ئاشکرا نەکردووە.